ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بەهۆی تەواوبوونی گرێبەستی ساڵانەی ئەو کۆمپانیایی کە ئەرکی کۆکردنەوە و هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکی نێو قەزای خانەقینی لە ئەستۆ گردبوو کارەکانی وەستاوە. لە ئێستاشدا زبڵ و خاشاکێکی زۆر لە گەڕەکانی خانەقیندا کۆبووتەوە. هاوڵاتیانیش داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی زووە ئەم گرفتیان بۆ چارەسەر بکات. فئیمە داواکاری من لە حکوومەت هەرێم کوردستان یەک جارتر ئەو عەقدە تازە بکەیگە و لە بوونەی ئەو زباڵە و پیسی و دنیا گردگە سەوار فحەز کردی من وەکو جاران ئەوان هەرێم کوردستان هەر خزمەت کردیگە قسووری نەکردیگە لە شارخانەقینی و نەو لە شارەکان تریش. بەسیمە داواکاری من لە حکوومەت هەرێم کوردستان جاری تر عەقدەکە تازە و بکەیەک تا ئەو زباڵە و هەنە گشتە هەڵگرن لاوەنێ لەبەر ئەوە نەخۆشی فەرەو بیوە. داواکاریم لە هەرێمی کوردستان ئەی عەقدە تازەوە بکەن هیچ چەند ڕۆژێکە زباڵە حایر بین بخینێکو ئەوسا وەڵا خۆشوی هاتن بەیانیان هاتن زباڵە فڕەدان سیارێک هات بەسیسەی چەند ڕۆژێکە یعنی زباڵە کومە بین حایر بینە خێمێنە عەربانەی ئاسیارەی بێمێرا شوێن جووری فڕێدین. سەرۆکی شارەوانی خانەقین دەڵێت هۆکاری هەڵنەگرتنەوەی زبڵ و خاشاکی نێو گەڕەکانی خانەقین دەگەڕێتەوە بۆ کۆتایی هاتنی ماوەی کارکردنی کۆمپانیای پێشوو. بوتیشی بڕیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمپانیایەکی نوێ دەست بە کارەکانی بکات. لە یەک هێشتا و گرێبەستە تاوا بوو لە هین کۆمپانیایەکی تازەش گرێبەستمان لەگەڵیا کردووە بەڵام ئەو کۆمپانیایە هەموو ئالیاتەکانی نێناوە. ئێستا لە خانەقینە تەنها 2 کابیسە و 4 گەڵابی بچووک ئەو ئیشانەکەن بۆ 42 گەڕک لە شاری خانەقین. بەهۆی ئەوە ناتوانین هەموو ڕۆژێ خۆڵ و خاشاکەکەی هی گەڕەکێک هەڵگرین 2 ڕۆژ 3 ڕۆژ جاری ئەتوانین. ئەمەش بۆتە هۆی ئەوەی ئەو خۆڵ و خاشاکە کەڵەکە بێت و بە گوێرەی تواناش ئێمە بە گوێرەی ئەو ئالیاتانە ئیشەکانی خۆمانەکەین. شارەوانی خانەقین لە ڕێگەی کۆمپانیایەکی تایبەتەوە ڕۆژانە زیاتر لە 100 تۆن خۆڵ و خاشاکی لە ناو گەڕەکانی قەزای خانەقین هەڵدەگرتەوە و لە شوێنێکی دوور لە شار دەکرێت بەژێر خۆڵەوە. بەڵام زیاتر لە 15 ڕۆژە کارەکانی ئەم کۆمپانیایە کۆتایی پێهاتووە بۆیە گرفتی کۆبوونەوەی زبڵ و خاشاک لە نێو گەڕەکانی خانەقیندا دروست بووە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.